کورد لە مێژوودا ڕوبەڕووی زۆر کارەساتی گەورە هاتووە و یەکێک لە نوێترین و کارەساتانی ڕوبەڕووی کورد بۆتەوە پەلامەردانی عەفرینە لە سەردەستی دەوڵەتی تورکیا. پەلامەردانی عەفرین یەکێکە لە نوێترینە و تراژدیانەی کە لە ئازاری سێم و لە سەدەی 21ەمدا ڕوبەڕووی کورد لە خۆراوی کوردستان بۆتەوە لە کاتێکدا کوردانی خۆراوە لە ساڵانی ڕابردوودا ڕوبەڕووی تیرۆریزمی جیانی بوونەتەوە و شکستیان بە داعش لەو ناوچەیە هێناوە. چەند ساڵە پێش لە کۆبانێ چی قەومەوە ئێستا ئەو کات لە دەست داعش و ئێستا هاوپەیمانەکەی داعش چی بە ئەفرین دەکات. کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەموو کاتەکانە بێدەنگ بووە، لە هەموو کاتێکا کورد قەومەوە بێدەنگ بووە، بەڵام کاتێککە ئیشی پێی بووە هەموو کات بەکاری هێناوە. بەداخەوە ئێمەی کوردیش خۆمان لەناو خۆمانە هەڵوێستمان نییە، یەک هەڵوێست نین. یعنی خەڵک با بێتە سەر شەقامەکان با داوا بکە، با بڵێ من مافم ئەوەیە. ئەبینینەوە لە شارۆچکەکانی کوردستان خصوصا ناوچە دابێنراوەکان چ قەدرێک دەکرێت لە میلەتی کورد. لە 2018 بەداخەوە لە عەفرین هەمان شت دووبارە بۆی جارێکتر بەسەر کووردا. بۆیە بەڕاستی دەبێت کورد ئەمە بە هەند وەربگرە دیوتە لە هەموو شارەکان لە هەموو با بڵین بەشەکانی کوردستان ئەم کارەساتە بەردەوام بەسەرمان دەدێتەوە. بۆیە دەبێت کورد یەک ریز بێ هەوڵ بدەن هاوکاری شاری عەفرینش بکەین. ئەمڕۆ ڕاستە هەڵەبجە بوو، بەڵام ئەمڕۆ جارێکتر هەڵبجەیەکی تر لە عەفرین دووبارە بوویەوە. ئومێد دەکەم گەلی کورد بە هەر چوار پارچەی کوردستانەوە هاودەنگ بن پشتگیر لە عەفرین بکەن، چونکە بەرخودانی عەفرین وانە من پێم وایە بەرخودانی عەفرین لە ئەخیرە نەتیجەکەی بۆ هەموو کوردستانە گەڕێتەوە. بۆیە ئومێد دەخوازم لایەنەکانی کورد بە هەمویان بەسەرجەم لایەنەکانەوە پشتگیری بۆ عەفرین دربڕن، هەوڵ بدەن بەرخودانی عەفرین بە یارمەتی بە هەموو جۆرەکانی یارمەتیان بدەن، چونکە ئەو کارەساتە بە هەمان کارەساتی هەڵەبجەیە. ڕێککەوت لەگەڵ یادی هەڵەبجە لە عەفرین کۆمەڵکوژیەکی ئەوراکرێ. وڵاتی تورکیا وەکو وڵاتێکی زلێز ئەوی خۆی پیشاندا لە ناوچەکەیە کە ئەتوانێ ئەو ویستەی هەیەی ویستە سیاسیانەکەیەتی لە عەفرین جێبەجێ بکە. من پێم وایە کورد هەتا ناوماڵی خۆی ڕیز نەکات، پلانداڕێژێکی تەواو تۆکمەی نەبێت لە ڕووی سیاسیەوە، بۆ ناتوانێت ئەو خواستانی دەست پێ کە چەندین ساڵە لە شەڕی چاڵێرانۆش هەوڵی بۆ هەتا دەگاتە ئەمڕۆ بەتایبەتی لە عەفرینە کە ئەمڕۆ بە بەرچاوی هەموو دنیا بە بەرچاوی هەموو دیاکانی دنیاوە کۆمەڵکوژیەکی تەواو لە عەفرینەکرێ. بابەتانن کە لەم شارەیە دەگوزرێت کە یەکدەنگ بن. بەوتەی یاساناسێکیش لە کەرکووک ئەوەی لە عەفرین ڕوودەدات دووبارەکردنەوەی هەڵەبجە و ئەنفال و کیمیابارانە کە لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوودا ڕوبەڕووی کوردانی باشوور لە سەردەستی بەعز بۆتەوە. لە سەر وەختێکانی عەفرین قەتڵ عام دەکرێت، عەفرین بە گەورەترین چەکی نێودەوڵەتی لێ ئەدرێ، کۆمەلگای نێودەوڵەتی بەڕاستی لەمایە خۆی کەڕ و کوێر کردووە و پێشم وایە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی باسی ئازادی و مافی مرۆڤ ئەکا بریتە لە ڕکلامێکی سیاسی بۆ نەتەوەکانی خۆیان بۆ وڵاتەکانی خۆیان دەکەین. ئەجینا ئەوە دەبینین لە پێش عەفرین لە پێشمانە ژن و منداڵ ڕۆژانە قەتڵ عام دەکرێت بە گەورەترین چەک لە ئەو شارە خۆشەویستە دەکرێت وە کورد تەنها تاوانی ئەوەیە تاوانی کوردبوونە دەنا هیچ قەزەیەکی لەسەر نییە. عەفرین هاوڵاتێکی عەفرین دەبێت تاوانی چی بێت لە ماڵەکەی خۆی دانیشتووە و خەریکی گوزەرانی خۆیەتی دێن بەچەکی قرس لە ماڵەکان دەدەن و شەهیدان دەکەن. ئەگەر هەڵەبجە و ئەنفال و کیمیاباران و ڕاگواستن و تەعریب بەشێک بوو بێتن لە پاکتاوکردنی ڕەگەزی دەرەق بە کوردانی باشوور، ئەوە پەلامەردانی عەفرین لەیان تورکیاوە دەچێتە قۆناغی جینۆسایدکردنی گەلی کورد لە ئازاری سێمدا. ئەوەی لەم ڕۆکەدا لە عەفرین دەگوزەرێ هەڵەبجەیەکی دیکەیە، بەڵام لە سەدەیەکی نوێ و لە پارچەیەکی دیکەی کوردستان دەکرێ و خاڵە هاوبەشەکەشیانەوەیە لە هەردووکیاندا کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.